وعدمان دابو ام کنگره پنج یکشتی داڵە کەرخۆرە نەریتیەکانە سەرزەمینە ئێمە بکەین بە مەبناوی دەرسە تاریخی بۆ دروستکردنە ڕێبەران و کادرگەلە سیاسی و ڕەجولانە سیاسی لەم دیمانەیە کە لە بەرچاوە مردمە کوردە و لە ڕێگای دام و دەستگاکان و چفە گوێی خەڵکی لە ناو بازاڕ و دوکان و شەقام و کازینۆ و قاوەخانە و چایخانە باس ئەکرێت ئەوانەی ئەبن بە ڕۆژەڤ و ئەوانەی ئەبن بە گوزارە و تکرار ئەکرێن و لەسەر زوانە خەڵک کێ هەدایەتیان نەکات کامە ئامانج ئەپێکن و چی گەرەکیانە لەم گۆمە ژەڵە ژیاگە تارە مەنگە دەرەکەوێت لەوانەیە ئەوانەی کە لە ساحەیە سیاسی کۆمەڵایەتی و ئابووریە ئەم وڵاتە خەریکن ئەژین تەمیزدانە مەسائل بۆیان سەختوێت من محاولە ئەکەم ئەوەی کە لە ژێرە ناوە نهێنیەکان ئاشکار بوون لە ژێرە ناوە دام و دەستگای دەسە شاراوە کە لە پڕێکا شتێک درز ئەکاتە دەرەوە و معلوماتی تازە تێتە دەر و نهێنیەکان و مەترسیەکان و چێهرەکان و مهرەکان باسەکات بزانین ئامانجە پشتە ئەم پرۆپاگاندا بۆ ئەو وەزعیەتەی کە لە کوردەوارەدا گیرکریاگە لەلایەنە کۆرپۆرێشنە عێراقی دروست بووگە چییە؟ من سەرەتا کۆمەڵێک دەیتا بەحسەکەم کە خەڵک باسیەکات نەک خەڵک باسیەکات پەیجهای جۆرا و جۆری سۆشیال میدیا و کاناڵە تەلەڤیزیۆنەکان لە شێر ناو مقابلە بەحسیەکەن یەک هەرێمە کوردستانە عێراق جێگەی تەڕاتێنی دەستگاهای ئەمنیەتی جەهان لە ئیالەتە متحدەیە ئەمریکا تا موسات ئیسرائیل تا میتە تورکیە تا ئستخباراتە ئەردەنی تا ئیطلاعاتە ئێرانە و هیچ کەسێک نییە لە هەرێمە کوردستانە عێراقا کارمەند نۆکەرە یەکێ لەم دەستگا ئەمنیەتیانە نەوێت بە پلەی بانۆ سەرانە پارتە دموکراتە کوردستانە عێراق لە مەسعودە بارزانی تا کوڕەکانی بەرەو خوارەوە سەرانە یەکێتی بە دەرکراوەکان و تازە دانیشتگەکان و هاتنەکان و چووەکان و داڵە کەرخۆرە جەدیدەکانیان یا سەر بە تلعاتن یا سەر بە ئستخباراتی بریتانیایی ئەمریکایی یا ئێرانە دەم ناکەیتۆ لە کاگی سیاسی و لە کاگی ئستخباراتیە دەستگاگە لە ئەمنیەتی بەحسەکرێ ئەمە نەو بۆ معناکە ئەمە درۆی مطلقە لە هەموو جێگەیەکی ئەم دنیا کانونگە لە ئستخباراتی شەڕە سیخوڕی و زەددە سیخوڕی مەوجودە بۆیە تۆ دەستگاهە ئستخباراتی دروستەکەی و ئەمما بەرزکردنەوەی کۆمەڵێ دەم و چاو بەر لەوەی بڕۆمە ناوە ئەمە با مسالێک بێرم ئەگەر رووسیە وڵاتێکی گەورەس ئەگەر رووسیە پێشەنگ بووگە لە ئینقلابە کۆمونیستی پێشەنگ بووگە لە حرەکاتە تەرۆریستی ئەگەر رووسیە کانگای ئانارشیستەکان و مارکسیستەکان لە ترۆتسکی تا لێنین تا پرۆدۆن بووگە ئەمما هیچ اتفاقی مهمتر لە اتفاقاتە واگنەرەکان لە رووسیە نەبووگە واگنەرەکان کێ بوون؟ کۆمەڵێ مزورە کرایەیە ئەرتەشە کەرتە تایبەت رووسیە بوون وتیان چیان کرد؟ وتیان گەرەکیانە ئینقلاب بکەن بەسەر ئاغای پوتینە و بەرەو مۆسکۆ ئەڕۆن ئەمە مهمترین اتفاق بوو هیچێک پوتینی نەبردە دواوە
واگنەر وەخت بوو کڕۆکی بشکێنێ بەڵام ئێمە دیمان سەرۆکە واگنەر دەست بەجێ 24 ساعتی پێ نەچوو کەوتە غەڵەتکردن 4 هەفتەی پێ نەچوو بە ئاسمان و خستیانە خوارەوە کێ ئەم قسانەکە کێ ئێژێت خەڵکە بێ دەسەڵاتی نییە و ئەوەی تەوازن ئەگۆڕێت هێزە مسلح ئەمە پرۆپاگاندایە نظامە سڵتەی جەهانی پرۆپاگاندای دەستگاهای ئستخباراتیە لە دروست نەبوونە هەر چەشنە ئاڵتەرناتیڤ و بربەرەکانی لە بەرامبەر حاکمیەتە بۆ چون حاکمیت لەولاوە خۆی هەڵسوراوی کۆمەڵگای مەدەنیت بۆ دروستەکە لەولاوە خۆی نۆڕم و نەریتە بۆ دروستەکە لەولاوە خۆی دروشمە بۆ دروستەکە ئێمە پێمان وایە دەستگای ئستخباراتی بە تەجروبەیەکە لە ڕژیمە بەعس هەمانە و یا لە جمهوریە ئیسلامیە هەشتاکانە هەمانە کاری ئەوەسە خەڵک بگرێ ئەشکەنجەی بکات بیکوژێ و ئەعدامیکە لە کاتێکە دەستگاهە ئەمنیەتی و دەستگاهە ئستخباراتی کاری ئەوەسە تەهدیدەکان لەسەر شانە دەسەڵات لابوات ئەمە بە دروستکردنە ئاڵتەرناتیڤ دروستکردنە سەر دروستکردنە جەریانە ساختە دروستکردنە دروشمە ساختە و دروستکردنە هەنجارە ساختەس ئەقلیمە کوردستانە عێراق جێگەی تەڕاتێنە دەستگاهای ئستخباراتیە پارەت نەبێ پشتت نەبێ سەر بە دەستگاهێکی ئستخباراتی نەبی هیچێکە پێ ناکرێ لە کنارە ئەمە خەڵکە هەرێمە کوردستانە عێراق خەڵکێکی وا ئەڵێن خۆیان وا ئەڵێن خەڵکێکی ماندوو خەڵکێکی نەڕازی خەڵکێکی بێ ئینتیمایی نیشتمانی خەڵکێکی داشۆراوە لە کوردایەتی خەڵکێکی چاوەڕوانە بە دیارە موچە و خەڵکێکی موچە نەگیری فەقیر بووکە ئێستا لە 6 ملیۆن خەڵکی کوردستانە داگیرکریاگە لەلایەن عێراق بە لیستە درێژکریاگە فاسدانەیە حکوومەتە هەرێم 1,200,000 نەفەر موچەخۆری هەست بە بندیوارانە و پیرەژنانە و زندانی سیاسی کۆن و زندانی سیاسی ئستە و متەقاعد کراو بە پۆستە وەزارەت و متەقاعد کراو بە پۆستە ئەمید و ئەمیق و ئەمانە 1,200 بە دزی و فزی لە واقعیەتە ناوێتە 400,000 نەفەر 5,500,000 نەفەری ئەم خەڵکە مەعاشخوەرە حکوومەتە هەرێم یا حکوومەتە بەغانیە نییە ئەم خەڵکە بە چی ئەژیت ئەی بۆ کەس نوێنەرایەتی ئەم خەڵکە ناکە ئەی بۆ کەس نایژێ ئەم خەڵکە چیگەرەکە ئۆکەی ناڕزاییەکانە خەڵک لە کوردستانە عێراق بوو گەسۆچی نەبوونە موچە نەبوونە خەدەماتە عمومی ئەمە کێ ئێژێتی ئەمە NRT ئێژێتی KNN ئێژێتی گەلی کوردستان ئێژێتی ڕوودا و ئێژێتی K24 ئێژێتی و ئەمە لە کێ پرسن لە کەسانێ لە ناوە خیابان کە ئێمە پێمان وایە ئەمانە هەموو کۆمەڵگای کوردستانە لە کنارە ئەوە بۆ خاتری ئەوەی دیمەنەکە فرە جوانکەین شۆک شەهاب وەهاب هەڵەبجەی چێە وەهاب هەڵەبجەی ئەو کوڕەتۆقێنەرە چێە بۆ ویستیان وەهاب هەڵەبجەی لە دەستگای دژە تۆڕۆر دوورکەنەوە کاکە وەهاب هەڵەبجەی چێە کەری کوێ زەمەتیوە وەهاب هەڵەبجەی کوێنەیە وەهاب هەڵەبجەی ئیستە تەواو عەشیرەتی نەورۆڵی وا لە پشتە سەرۆکە عەشیرەتە نەورۆڵیە عەشیرەتە نەورۆڵی گشتی سواری ئەسپ بووگە بەرەو سلێمانی خەریکە تێت نەڕێی تێت و ئەنرکێنێ وەهاب هەڵەبجەی کەرە کوێز وەهاب هەڵەبجەی ئەگەر لە دام و دەستگاهە بروکراتیکە حکوومەتێکا قەراری نەگرتگە چه کارەس هیچ ئەی بۆ زلیەکەن نەڕێی تێ وەهاب هەڵەبجەی بۆ وەهاب هەڵەبجەی کە فیدل کاسترۆس نەکونە چه گوارەس کێس دانەیە ئەحمەقە گیرام دەناوت دەستگاهێ بەناوت دژە تۆرۆر چوار ڕەفیقی ئەحمەقتر لە خۆی بوێت مەگەر لە ناوت دژە تۆرۆر تۆ بە فەرمان کار ناکەی مەگەر ئەم فەرمانە دژە تۆرۆرە لە مەشروعیەتە حاکمیەتە حکوومەتی نایێت چۆنم کاورا قودرەتی هەست
بافڵ نێسی مەگەر ئەو ژێردەسە بافڵ نییە ئەی کێ گەرە کێسی ئەمە مهم کات کێ گەرە کێسی ئەمە مهم کە کێ فووە کاتە ژێرە قولە مهرەیەکی نەبووگ وا پخی لێ بکەی کون نییە پیا بڕە ئەمە ئەوێتۆ سەرەتایە ئەم ژەڵە ژیاگیە زەهنە لە شەڕە نێوانە پاڤڵ وە قوبادا پاڤڵ قوباد دۆڕیا بوو وەڵا قوباد میتە تورکیەس باڤڵ استخباراتە ئێرانە شاب وهاب هەڵەبجەی سەر بە پەکە کەس کێم قسانەکە و بۆ ئەم قسانە ئەەکەن هەدەفیان لەمە چییە جا ئەگەر گەرەکمان و ئەمە بدۆزین و ئێستا تێنە سەر ئەم ئەخباراتی کە بڵاو ئەکرێت و ناڕازیەکان تێن و ناڕازیەکان ئەچن و خانەوادە شەهیدەکان و تەقاعودیانەکەن و تەقاعودیان ناکەن و ئەگەر بێت و کۆنە یەکێتیەکان دەرکەن شۆڕش دەست پێکە ئەمە یعنی چی یعنی خەڵکی هەرێمی کوردستان حیچێ نییە کێ ئیمکانی هەست شۆڕش دەست پێ بکە ئەوانەی وا مەعاشیان پێناگا کێن ئەوانەی وا مەعاشیان پێناگا کۆنە یەکێتیەکانن وەکو کێ وەکو حامی حاجی خالی فاسد وەکو کێ وەکو مەحموود سەنگاوی وەکو کێ وەکو ئەم فاسدانەی یەک لە دوای یەک عەدنانی حەمەیمی ناو نازانم کێ کە تۆ ئەیناسیت ئەمە دەعایەیە کێس دەعایەیە تەواوە ئەو دەم و چاوانە سەوا لە هەرێمە کوردستانە و بەردەستگاهە میدیایی ئەکەون وە گەرەکیانە شتێک بشارنەوە گەرەکتە لەگەڵ هەڵدوژمنەیەکە دەرکەفی بە واقە و تەزاهر و دەم و چاوی ساختەی سیر مەکە بەوەی کە ئەو ئێژێ کێشەیەسی سیر مەکە بڕۆ ناوەوە و بڕۆ قوڵایی بزانە کێشەکەی چییە خەریکە چی ئەشارێتەوە ئەمانەی کە ناویان کاربەدەستانە حکوومەتە هەرێمە بە ئەحزاب ڕێز و دروشتە بزوتنەوەی ئیسلامی لە خەمزەرکەرەکەی کوڕە مەڵا عوسمان گرتگە تا ئەحمەقەکەی بەهادینیان تا پارتە دموکراتە کوردستانە عێراق تا یەکێتیان خەریکن چی ئەشارنەوە لە ئێوە وە لە ئێمە بۆ ئەوەی کە بزانی خەڵک چی گەرەکە ئێشێ خەڵکویت وەختێ خەڵکویت ئەزانی خەڵک چی گەرەکە بۆ ئەوەی بزانی دوژمنت چی ئەکات ئێشێ خۆت بنێتێ جێگەی دوژمنت هیچ کاتێک دەرسە ئەووەڵە نظامیگەری هیچ کاتێک لەگەڵ ئەرتەشە دوژمنتە ڕوبەڕوو مەوەرە و پلانی استراتیژیکە شەڕکردن تەکە ئەوا دامەنێ بەڵکو لەگەڵ ئەو مێشکەی وا سەرۆکایەتی ئەو ئەرتەشە ئەکا دەرکەفە بەجێ ئەمەیکە لەگەڵ ئەرتەشە ئێران و سپای پاسداران و کەڵانتەری و استخبارات و ئتلاعاتە سپا دەرکەوی کە ئەو لە پادگانەکان و هێزە بە تانک و دەبابە و هەلیکۆپتەرە بۆ بێرێتە دەرەوە لەگەڵ زەهنە فەرماندەکانە سەپا عەلیە خامەنەئی و فەرماندەکانە ئتلاعات دەرکەفە بە لە ناوە زەهنیەتیان قودرەتە فەرماندانیان لێ ئەشێویت تەمەرکوزە شەڕکردنیان لێ ئەشێویت هێز و تەوانی فەرماندانیان لێ ئەسنرێت گەرەکتە شەڕکەی ئیستە ئەمانەی ئیقلیمە کوردستان بەم گشتە دەستگاه میدیایە پرۆپاگاندایە چیەکەن دەسەڵاتە بڕیاردان لە خەڵکی ئەسێنن خەڵک نازانێ کێ خاسە نازانێ کێ خراوە خەڵک نازانێ چی گەرەکە چی نەگەرەکە کەرتک هەلە کارتان بۆ دروستەکەی خەڵک بێکارە و حەزەکە بە هەلەکار ئێستا ئێمە خەڵکین ها بەڵام ئێمەی خەڵک گوزارش نادەین بەڵکو تفەکەنە ناوە دەمە ئێمە تا ئێمە بڕێ قسە بکەین ئیستە لەم وێنەیەی کە من بۆ ئێوە باسم کرد
داستانێ دەرەکەوێ کە من گەرەکمە بە وردی بێمە سەرە ئەم داستانە کە ئەمانە چی ئەشارنەوە کێگەل ئەشارنەوە و بۆ ئەیشارنەوە بۆ ئەمە یەک نمونەیە تاریخی لە تاریخ جەهانتان بۆ تێرم. ناپلۆن بۆناپارت گەورەترین ئیمپراتورە قەرنە 19م، گەورەترین مەحسوولە دوای ئینقلابە فەڕەنسا و گەورەترین کەسێ بوو کە دەورانە فەئۆدالی لە ئوروپا لەبین برد. ئەمما ناپلۆن بۆناپارت زەربەیە سەنگینێکی خوارد کە منجەر بە شکستە ناپلۆن بۆناپارت لە 1814 بوو. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەرتەشە بۆناپارت بۆ هەر سپایەک حتا سپاه ئیمپراتورە ئۆتریش وایە هابسبورگ وایە یا رووسیە وایە خەتەرناک بوو. ناپلئۆن بۆناپارت بارها ئەمانەی شکستدا بوو. گەنجێکی 30 ساڵە لە دام و دەستگاهە ئیمپراتورە ئۆتریشا بەناوە مەتەرنیخ، کابرایەکی ژیری عاقڵی محافزەکاری ژنباز و فەڕەنسەویزانێکی خاص خۆی نزیک کرد لە ناپلۆن. ناپلۆن حەزی کرد بەم کابرای تێگەیشتووە، ئادابدانە و لە خۆی غەڕابوو گەرەکی بۆ ئەم کابرا بێتە ژێر دەسە خۆی. هات لە زەعفە ژنبازی ئەم کابرا استفادەی کرد، خوشکەکەی خۆی خستە باوەش ئەم کابرا لەبەرەوەی بتوانێ ئاخرین ئەخباراتە دەروون ئیمپراتوریەتە ئۆتریشیان بۆ بێرێت. لە هەمان کاتە ئەو کاورا لە تەریقە خوشکەکەی وە خەریک بوو زەهنیەتە ئەمی ئەخوێندەوە. ئەو کابرا ئاغایە مەتەرنیخ لە یەکەم دیداریا تەکە ناپلۆن بۆناپارت یەک شتی دەستکەوت. ناپلئۆن بۆناپارت باڵای کورتە و بۆ خاتری ئەوەی باڵا کورتیە خۆی بشارەتەوە لەسەر پەنجەی پێ ئەوێسێت. 2. ناپلئۆن بۆناپارت لە کاتە قسەکردنە محاولە ئەکات زاراوەی محافزەی کرس کە لێی هاتگە بیشارێتەوە. بۆ لەبەر ئەوەی ناپلئۆن بۆناپارت ئەشراف زان نییە و ورودی نەکردگە بە خاندانە ئەشراف زادگی ئوروپا. ناپلئۆن بۆناپارت ئەلا ڕەقمە ئەوەی کە گەورەترین ئیمپراتورە قەرنە 19مە لە دەروونە خۆیە هەستە بە کەمبوو دەکا، هەستە بە کەمبوو دەکا کە یەک ئەشراف زانیە، 2 باڵای کورتە، 3 خەڵکە پاریس نییە و مەتەرنیخ ئەمە خوێنێتەوە لە ناپلئۆن بۆناپارت و هەر بەمە ئەدا لە ناپلئۆن بۆناپارت. جایستە با خەڵکە کوردەوار من پێتان بێژم ئەم سووک و چروکە خوێڕیانە چی لە ئێوە شارنەوە. لە عەدنانە حەمەیمینا تا خولە سەنگاوی تا مەسعود بارزانی یەکچت لە ئێوە شارنەوە. هیچ کام لەمانە لەو مێژوویەی کە پێی ئێژن مێژوویە قداسەتە مبارزاتە کوردایەتی نە پیاگوگن نە مەردووگن نە سەرکردەوگن نە قارەمانوگن و ئەمەتانە لێ ئەشارنەوە. بۆیە مێژووی قارەمانێتی ئێشە تڕۆکەن تا گشتی بێتەوە وەکو خۆیان. ئەوەی تاریخە ئەمانە ئەزانێشێ تڕۆیکەن، ئەوەی ئێشێ مەردانەگی لێ بێتە دەر و کوردایەتی لێ بێتە دەروێشە تڕۆیکەن. زەعف و ورد و درسیانە مەسە لە هەر کوێکاتیان تێگیری گەرەکیانە نیشان بن مهرەیەکی مهمن یا دژایەتی پارتیەکەن یا پارتی دژایەتی یەکێتیەکە. ئەمە ئەوجی کوردایەتی بازیانە. گەرەکیانە چی لە ئێوە بشارنەوە؟ من چهرەیەکتان پێ معرفیەکەم. ورد و درسی ئێوە ئەیناسن بیستکتانە، بەڵام ئەو جۆرەی کە ئێشێ بیناسن نایناسن. ئەم چهرە بە قیافە
لإنسا ئارماند دوران انقلاب رووسیاکە معشوقەیە لە نین فەڕەنسەوی تەبار ئێستا بە هەڵسوکەوت و سەکەناتی بە تۆنە دەنگ و قیافە و ستایلی لە هەنە ئاڕێنتەکە ئەمە کێس با بزانین ئەمە کێس برنامه نبووە میکێتیە بۆ ژن ئیتر نازانم ئێستایەتی چونکە من لە هەڵە شۆڕشەوازم یعنی ئاگام لە ژن نەماوە هەر شۆڕشەکە بێ بەرنامە دەستی پێکردم نەگاوە نەک ئێمە و نەک ئەوە شۆڕشبەر بەبێ بەرنامە دەستی پێ خۆ شۆڕشەکە بە زەختی حکوومەت ئەوەی گیرا باقیەکەشی مایەوە ئەمەیان کرد من کە چوومە ئەوێ خۆمان جەلال پێیوتم تیڕوونا کەستە ئەو نێرم بۆ فەڕەنسا بڕۆ لەوێ بۆ خۆ بخوێنە و ئەمە ئەوسەر و مدەتێکی کەوەرەوە بەشک و بتوانی دێرە بژیت نەچوو بەس ئەمە کێس ئەمە ڕووناکە شێخ جەنابە ڕووناکە شێخ جەناب کێس ڕووناکە شێخ جەناب مێژوویەکی زیندوو لە ئەو شتەسە ئەمانە پێژن کوردایەتی ڕووناکە شێخ جەناب دانەیە ژنە سلێمانەییە مبارزە ئینقلابی بووگە وا لە هەستە ئەووەڵیەکانە کۆمەڵی مارکسیستی لێنینیستی ماۆئیستیە بەشدار بووگە جز ئەووەڵین ژنانە تەبەقەیە شاری لە شارە سلێمانی لە ناو جنبشە ئێعترازیە چەپە کوردستانە عێراقە ڕووناکە شێخ جەناب جزء معدود ژنانێکە و تەنیا ژنێکە کە بە زەد و بەند سەرکردایەتی نەهات کەسە سەرۆ بەڵکو خۆی لە ناو جەریانە مبارزاتە بووکە ئەمە داستانی هەسا ئەمە هێرۆ ئیبراهیم ئەحمەد نییە ئەمە شانازی ئیبراهیم ئەحمەد نییە ئەمە دانەی ژنە کە سەرەتایە دەستپێکردنە ژیانە گەنجایەتی بە ئینقلابیگەری لە ژێرە تەئسیرە مبارزاتە چەپە جەهانی دەست پێەکە لە سلێمانی وەختێ ئاوارەیان ئەکەن و دەرئەچن و ئەڕۆنە ناو زەنگ پێیان ئێژن ئێوە و دەردە هیچێ ناخۆن نەوە دەردە ئاشپەسخانە ئەخوەن نەوە دەردە جنبش زەنان ئەخوەن ژنان ئەخوەن نە ئەتوانن هیچ کاری بکەن ناشتوانین بتان هەنێڕین بۆ شەڕ ئێشێ دوو مەفرەزەتان لەگەڵا بهەنێرین چون ئیمکانی هەست عەداتان لێ بکەن ئەمەلەن ڕووناکە شێخ جەناب لە شاخ خونسا ئەکرێت خونساکری لەلایەنە کێوە لەلایەنە سەرکردایەتی ئەو یەکێتی کە ئەم ئێژێ بێبەرنامە دەسی پێ کرد هیچ نەبوو هیچ بەرنامێکی نەبوو ئێستا با تۆزێکی تر ئەدامە بدات باس لە ئاڵای شۆڕش بکات سەروبەندە ئاڵای شۆڕش ڕووناکە شێخ جەناب This is a GPS tracker that offers global positioning. Due to its compact size, you can place it anywhere. من معذرتم از وەک شتێ اشتباهی پلی بوو بتوانی دێرە بژیت نەچوو بە قسەم نەکردم بەجێدان نەوە
ڕۆشەبایەکی زۆر لە سلەیمانیا بوو لەبەرێمە تەلەفۆنێکمان نەبوو تەلەفۆن والێ کرد کە ئێمە دەست پێش خەریمان نەکردن ساعەتی دو ساعتی ئەو بەری کرد. خۆب ئێستا ڕووناکە شێخ جەناب باسە سەروبەندە ئاڵای شۆڕش ئەکات، باسە چۆنیەتیە دەستگیرکردنە مەلا بەختیار و دەربەدەرکردنە خۆی ئەکات، باسە دەورانە زندان ئەکات و باسە تەعاملاتێکەکا کە لەگەڵیانە ئەکرێ و باسە ئتفاقێکەکا کە منجەر بە دروستکردنە ئاڵای شۆڕشەوێت. ئۆکەی؟ کاک سارار و مەلا بەختیار و کاک عیماد و مامۆستا جعفەر هەر زوو پاش کۆنفرانسیەک ڕایکڕۆی کتابونیدا بە شەرتێ مامۆستا جعفەر چۆن بوو بە سەرکردایەتی تەسەورکە یەکێ باسی کردبوو مامۆستا جعفەر زۆر چیرەکە عەرەبی با زانێکی باشە هێنان لەوێ ئەندامی ناوەندی کۆمەڵە لەمنەوە والحاصل ئەعجوبەکانی ناو یەکێتیە ئەم ئەعجوبەیە زوو ڕۆشت دوای کۆنگرێک داڵیان نەبژاردەوە ڕۆژ بۆ چونکە بێ ئەحترامی یەکجار زۆری بە خەڵکە کرد و چواردەورەکەی و قسەی نازانی و خوازانی چی بە خەڵکە کرد چی بە چواردەوریە کرد و ئیتر خۆشی بە ئەلمەزانی چووکە لە بەبێ هیچ مباندامی ناوەندی کۆمەڵە لەسەرەوەی عەرەبیە زانی ئاخرەمە چییە؟ کۆنفرانسی دوونا هی سێ ئەوەی سورداش خەریب و شەڕەتەقەی تیابێ هەڵسان بۆ یەکتری لەسەرەوەی کاک نەوشیروان هەڵەسێڵێ ئەبێ ئەوانەی ئەعدام بکەم نازانم چ بەیانێ شتێ دەرەچێ کاک نەوشیروان بەدڵی نابێ ئیتر واڵێ ئەڵێ بانە ئەعدام کرێ یەکێ لەوانە حاجی مەمۆ بوو یەکێکی کەش دوو کەسەیە بە ئەوەی ئەعدام کرد ڕۆستەم کە ئێستا لەگەڵی هاتی ئەڵێ قەسابخانەیە ئیتر مەلا بەختیار ئەوە کە پیادەی ئەو بەسمی کرد مەلا بەختیار کردوێتی کێ کردوێتی مەلا بەختیارە لەگەڵیانە کاک سالارە مامۆستا جعفەرە وتیان ئازاد هەورامیان لەگەڵانە بووە مامۆستا مەحسینیش هەی بوو مێوری بۆیان تر زۆربەی کادرە عەسکەریەکان ئەو کۆبوونەوەکرا من یەکێکم لەو ئەندامی ئەو کۆبوونەوەی سێوسێنە بۆ دامەزرانی ئاڵەشش من بووم کاک عیماد بوو ئەوزا مامۆستا مەحسین بوو مامۆستا پشکۆ بوو یەک دوو کادری شار بووم کەمال قەراقی بوو ڕاگەیەندرارێک دەرکراو ئیتر من ئەوم بر بۆ سلەیمان بەس ئێمە نەمانوت جیابینەوە ئەمە ئەیڵێم جاری گەشت بۆ تەریقا ئێمە وتمان ئێمە وەکو گروپێکی چەپ بە باوەڕی ئاڵای شۆڕش کە هەمان بۆ کاتە وەکو گروپێک وەکو جەماعەتێک وەکو حیزبێک وەکو شتێک وەکو گروپێک ئەچینەوە ناوێکێتی و بە خۆمان هیچی خۆمانەکەین بۆ شەڕ بۆ ئاژاوە نەمان کرد چۆن ئەم شەڕە قەومە کاک سالار لە ئێرانە لە سوید و ویدا ئەنجا دوای هاتۆتە ئێرە لەوێ نامەی گەنێرێ بۆ مەلا بەختیار لە ڕێگاکەم نامە بە کوڕەکەگرن بە خشەی خەبات سۆران کوڕەکە ناوی سۆران ئەیگرن جوان جوانەی خوێندنەوە و داخەنەوەی بۆ هێنێر ئەیتر لەوە ئەڵێ بڕۆ چەکم وەرگرتووە بڕۆ نازانم چی من نامەکەم نەدیوە باسی چەک وەرگرتنی دیا باسی پارتی دیا باسی هەرچی دوژمە
ئەمە بۆ مهمە ئێوە بزانن چه خەبەرە، بۆ مهمە بزانن چی لە مردم ئەشارنۆ، بۆ مهمە بزانن ئەم گشتە فاسدە فاسقە باڵا کورتە، ئەم گشتە داڵە کەرخوەرە بەسەر چیا دانیشتگەن و چی لە ئێوە ئەشارنۆ. تۆ لە بربەرەکانیە ئەمانە لە سوک و تڕۆکردنی یەکتریە، ئەمانە ئەفامی، ئەمانە مشتی بیدایک و باوکە بێبەر و دوایە خوێڕی بووگن وا ئیمڕۆ تحت ناوە مێژوویە مقدسە شرافەتە کوردایەتی بەناوە پێشمەرگایەتی وە شۆڕش خەریکن پێگایە دزی و جنایەتکردن و بێشەرەفی و نابودکردنە کورد. خۆرۆغ ئەکەن و مەودان نادەن کەس بێتە بەرەو. نقطە زەعفیان وا لەکوێ؟ نقطە زەعفیان وا لە ئەوەی کە وەکو ناپلئۆن بۆناپارت بوو باڵای کورد بوو گەرەکی و بەرزخۆی نیشان بە لەهجەی کێرس بگرێت و مشکلی بوو لەوەی کە خاندانە ئەشراف نییە و توانیان بە غاڵبکردنە خوشکە ئیمپراتورە ئۆتریش ئەو تەوەهمەی پێ بدەن کە گەیشت بە ئاواتەکەی و هاتە ناوی خانەوادەی ئەشرافیە ئەوروپا بە دۆشێزێکی ئۆتریشی. ئەم بێشەرەفانە ئەمە ساڵهاس خەریکن ئەمە ئەشارنەوە. بۆیە ئێشی بەنە ملە سەر ڕووناکە شێخ جەناب و ئەمسالە ڕووناکەکانە شێخ جەناب و دەرنەکەوێ تەتمیعیکەن بیترسێنن بیخەنە حاشیە دەسەڵاتی بوەسن تاوە دەرنەکەوێت. جا شروع بکەنە بۆمبارانکردنە خۆی و خانەوادەی و ئەترافیان و یەک لە دوای یەک ڕێگایان بۆ دانێن تا بچووکترین نووزەیە شخصە ئینقلابی بە تاریخە واقعی زندگی نەمێنێت لە جێی شابازان کۆرکۆرەوازان. دەوران بوێتە دەوران نامەردان، دەوران بوێتە دەوران بێشەرەفان. ئێستا ئەم خانەمە خەریکە تاریخێکی واقعی لە ژیانە زیستەی خۆی هێژێت. نە ڕوودا و برگێسی قسەی تەکا بکات، نە K24 برگێسی قسەی تەکا بکات، نە NRT برگێسی قسەی تەکا بکات. پیجێکی فەیسبووکی دەنگە ئەم خانمێ بەر لەوە بمرێت و تەسویری لە خاتراتە ئەم خانمە زەبت کردەکە. ژیانە ئەم خانمە ژیانێکە پڕ لە هەڵس و کەوتە ئینقلابی، دڵە ڕاوکە و مبارزە. ئەم خانمە خۆ ئەو بێشەرەفانەی کەوانە ئەقلیمە کوردستانە خەریکن چی ئێشارنەوە؟ لە نێوانە شەڕە ژنەکانە هێرۆ ئیبراهیم ئەحمەدیشێ باتە سەر ئەمە، شانازیشێ باتە سەر ئەمە، هەرچی فاسدە فاسقە و بە یۆمنە لەش ژنانە خۆفڕ ئەدەنە باوەشە تەختەخاوە فاسدێکی تر لەم شەڕە ئێشێمە بەنە دواوە. ئەم ژنە هەروە دانیشتنیێژی هانە ئارنتەها لە قۆڵە هەڵکریاگی لە ساعاتە دەسی لە نەو ئەقسەکردنی لە دەنگە گرداری دیارە ئینسانێک و گە هەموو ژیانی لەناو تەغییراتە بووگەوە سەرکوبیان کردگە، بە تەمامە مەعنا سەرکوبیان کردگە. وەختی کارە استخباراتی ئەکرێت یعنی چهرەیە ئاوا لە بین ئەوەی چهرەیە ئاوا منحرف ئەەکەی، چهرەیە ئاوا مستەحسەلەکەی تا ئەم ئینسانە نەنووزەی لێبێ نە دەنگی لێبێت نە ئەتفاقی بکەفێت و ئەم ئینسانە فکرکات دۆڕاوترین ئینسانە تاریخ بووگە. ئۆکەی گوێبان بە سەرنەوەشتە ژنێک لە شارە سلێمانی کە دەورانە جوانی وەکو ئارماندە بە هەمان زیباییە کە ئارماند هەست، بە هەمان جوانیە کە ئارماند هەست، وەلێ چەپێکی ئینقلابی شاری خەڵکە سلێمانی. کانی کەتیتە ئەوان شتیان دیارە مەخوا بەسرەکە ئێمە بیرمان والێ ناکردەوە ئەسڵان. ئیتر وەڵا ئەوگەم نەزانی ڕۆژێک هەر ساڵ 85 ئێمە بەیانی بوو لە ناو جێگا نووس بووین ئەوگەم نەزانیات نەسەرمان 2000 جوێنی نەشرین و سەرد و سووک و ماڵەکان هەڵگێڕایە بەسەرمانە و منە بەختیاریان بردو من و کچەکەشم لابە بوو بە جێمای لە ماڵەکە
ئەسنای ئەمە من جارێک چووم بۆ سەرکردایەتی بۆ لای کاک نەوشراوتە ئەمە چییە واتان کردووە خەڵکە گرن لەسەر بیر و ڕاو بۆ چوون ئەمەیە دیموکراتیەکەتان بە ڕۆژە تا ئێوارەیە باسیەکەن وتی ئێرە سویسرا نییە لێ تێک نەچێ بالحاصل یەک دوو قسەی ناخۆشی کردی وتن نییە نەوە قارەمان نەوە دەخەزاری قارەمان ناتوانێت جواوە ژنێکی ئینقلابی باتەوە ێژێ ئەگرا سویسرا نییە لێو تێک نەچێ هەڵی هەیە نەوە دەخەزارە جنایەتکارە داڵە کەرخوەر ئێژێ لێو تێک نەچێ ئەگرا سویسرا نییە بە ژنێکی ئینقلابی لە شار هاتکە ئینقلابکە دوو جمێنیشی پێدا ئێژێ جمێنەکان بۆوە ناشێ لەگرا باسیکە ئافرین کاکەنەوەی قارەمان ئافرین هەیکە لە کوردایەتی و مەردایەتی و هەیکە لە شۆڕژ نەوە دەخەزار ئافرین خەیلی محاولەتان کرد دەمە ئەمانە داخن تا ئاستن نزم و قیافەی چەپەڵ و باڵای کەسیف و داڵەدە کەرخوەریتان دەرنەکەفێ نەهە ئەمە ئەو اتفاقەسەوە ئەشارێت و لە پشتە دەستگاهای جاسوسی و دەستگاهای سیخۆڕی وەها پەڵە بجێ و ئەژی ئەمین و ئەمە ئەوەسەوە ئەشارێتەوە هەڵساماتمە و ترتمتەوە کەڕەتێکیان چووم بۆ لای مام جەلال وەڵا لە ڕێوە کردی بە قیژەقیژ و دێم تووڕە بوو چوون بۆ لای مام جەلال کردی بە قیژەقیژ و لێم تووڕە بوو ئەوە مام جەلالە قارەمانە گەردەن کەشە ژیرە ئاقڵە فاسدە کەس وا ئێوە لە مەواجهەی تەکە ژنێکا بەناوە ڕووناکە شێخ جەناب کەنیشکێکی لە بیستەکانە تەمەنیە شاریە ئینقلابی لە سەرکوبکردنی تحقیرکردنی و بچووکردنی تۆ خۆت بە عنوانە ڕەهبەرە ملەتێ بنوێنی وا بەرخۆت بکەیتەکە ژنێکە نەتوانی جوابی بیت و نەتوانی مناقشەی بکەی نەتوانی دانیشی لە فراکسیۆنێکە بە قەڵەم بنووسی آخر کاورای داڵە کەرخوەرە کڵاو بەردارە ڕژیمە بەعس و مهرە کردک تۆ ئەگەر ڕەهبەرایەتی مەردەمە کورد بووایە قەڵەم و وەدەسۆ جواوت ئەداوە جواو ئەو بەر ئەساسە شۆڕشتە کە تۆ قسەی ئەکرد بەر ئەساسە ئازادی عەداڵەت بەر ئەساسە حق نەتەوایەتی هەرچیە کە لە ئەدەبیاتت چەپا بوو و تۆش خۆتت بە چەپ ئەزانی تۆ مەشایە جواوت بدایەتەوە کە قەراعەتە ئەو و خوێندنەوەی ئەو لە چەپ غەڵەتە تۆ مەشایە جواوت بدایەتەوە نگاهە ئەو بە ئازادی غەڵەتە نگاهە ئەو بە دموکراسی غەڵەتە و تۆ ڕاست ئەەکەی تا تۆ ئاوە ڕەهبەریایەتیت بنوایە کڵاو بەردار نەبە زەد و بەند بە جەمکردنە مشتە داڵە کەرخوەرە بێدایک و باوک لە دەورە تۆ دەرەتان لە کاورا بوەسیت کاوران نە ڕێگەی عێراقی بوێت نە ڕێگەی ئێرانی بوێت نە ڕێگەی هیچ کوێی بوێت گیر بخوا لە خڕە ناوزەنگا لەژێر چنگە تۆ ئەمە ئەوەسەوە ئەی شارنەوە بۆیە ئەم مشتە فاسدەی نازانم غالی عاجی غالی و نازانم کەپسوولە فڵانە کەس و خولە سەنگای و خولە چەخماخە ئەم فاسدە بێ ئێرادانەی وا ئێوە دیتەن مشتێ سوزاکیە گەڵگەنیگە تابنە دەندەن بێعەقڵە نەشاز تحت ناوە ئەشرافیەتە کوردە ئەمڕۆژی یعنی کوردە قارەمانە قەحرەمانە شۆڕشگێڕە کوردایەتی خۆیان فرۆشتۆ بەمەردمە مشکڵیشیان وا لەکوێ زاتیان نییە دەست بۆن بۆ تاریخە زاتیان نییە قارەمان بووین و خواهەڵی ناگرێ و کۆپتەرمانە خستە خوار و فرە مهم بووین و درۆ گەشتی درۆست یەک نەفەر نییە شاهدی ڕاستیان بۆ بە لەگرا دەرەکەوێ لەگرا باوڵ شەقاوە قنە گشتیان پیاگیانتیانە دەمکاتەوە مزگەوت بڕۆخی مەحراوەکەی ئەمێنێت و ئەگەر قارەمان بووگی بە جوانی سێ شار قارەمانی
من أمبر بين أما انشقاقك مام جلال شو بيتمتي أيانوت أجر ملا باختيار بربين انشقاقك جدا مام جلال كلزل ورقزل لچی ملا باختیار ئەترسیای کاورایەکی خانقەینی بێعەشیرەتی شاری لەناو جنبش چەپ کورد عێراقا یەک نەفەر لە چییە مەلا بەختیار ئەترسیای کەفتارە سیاسی زاوای ئیبراهیم ئەحمەد بەر ساختەیە دەستگاهە ئستخباراتیە عێراق و منتەقە لە چی ئەترسیای انشقاقە تێخا دەیتۆ مەگەر مامەی ئەم مردمە نەویت مەگەر نایەژن مامە کاریزماتیک بوو یعنی پێشمەرگەکانە غەشیانە کرد بۆت یعنی تووشی هیستیریا ئەبوون تویان ئەدی ئەم مەلا بەختیارە چی بوو وا تۆی خونسا ئەکرد و ئینشقاقی لە تۆ لە 90 خەزارە دروسە کرد چی بوو تۆ لێی ئەترسیای پس دەرکەوت تۆ نە کاریزماتیک بووگی نە باسەوات بووگی نە دارای خطابە بووگی نە قودرەت جەز بە کەسێکە هەبووگە نەو بووگە تۆ زەدوبەند کردگە فقەت خوێڕی دانیاگە کوڕەخاسە داگەوە کوشت ڕووناک لەگرا باسیەکە چەندها کەستان کوشت تا ئەمان گەین بە ئاڵای شۆڕش باسیەکە وڵاگە بەری دەین ئینشقاق دروزەکە جدەن دەیتۆ جامعەیش هەروات پێکردیتر جامعە ئەگەر بێڵن خەڵک دەم بکاتۆ ئێوە خەڵک ڕاوتانەنێ بۆیە ئێشێ خەڵک بێژن وڵا خەڵک مشکڵی موچەی هەست لە کاتێکا 5 ملیۆن و 500 هەزار نەفەر کێشەی موچەی نییە درۆکەی 5 ملیۆن و 500 هەزار نەفەر لە ئیقلیمە کوردستانە کێشەی ئەوەسەر ڕۆڵی نییە لە کۆمەڵگای خۆیان ئەوەی وا بۆ ئوروپاتێت لەبەر ئەوەی هەستە بە خنکان ئەکا لە ئەقلیمە کوردستانە گەمارۆ دریاگە ناتوانێ خۆ بنوێنێت ناتوانێ خەلاقیەتەکانی بوێنێت ناتوانێت جەهان بوێنێت ناتوانێت چێژە ژیان بووە تۆ مەجالی پێ نادەی تێژە ژیان بووە ناوەی کە هەل لە کار نییە ئیستا بڕوا بێتۆ مەعاش خوار و 1 ملیۆن دینار ئەویش ئێمەی ئەکوالێ کرد کە ئێمە دەست پێش خەریمان نکردن ساعتێت و ساعت دانیشت و شەوی بەسەرهات جەلال وتی ئەگەر ئێمە مەلا بەختیارمان نەگرتایە مەلا بەختیار وای بە ئێمە ئەکرد کە ئێمە بە ئەومان کرد ئۆکەی من جاران لە ماڵی مام جەلال نووسمە و شەوە منیان عەجەب مام جەلال مە تو نایەژن تۆ کاریزماتیک بووگی ڕێویە کەفتارەکەی کورد بووگی چۆن مەلا بەختیاری توانی دەسە تۆ بوەسی چۆن ئەیتوانی دەسوەسەرەکە ئەی 90 خەزار چی مەگە نایەژن 90 خەزار فرە قاریزماتیک بوو نەکونە ئێوە قاریزماتیک بوونتان لە 91 و لێپەیا بوو وەختێ دەسەڵاتان بە خۆتان و دیبۆتیان دروستکردن وەختی کوناڕسقەکە کەوتە دەسە ئێوە مشتێ بێدایک و باوک و هەرچی و پەرچی و خوێڕی و بندیوانانە خۆر و بەناوە پێشمەرگەی کۆن و تێ هەڵدریاکتان کۆ کردەوە لە خۆتان ئەوانیش چوون پوڵەکە لە لای ئێوە بوو وتیان بەڕێ قوربان ڕازەکەی خوا هەڵی ناگرێت تۆ فرە کاریزماتیک بووی تۆی سەوە دەمە خۆت ئێژیت ئەگەر مەلا بەختیارە نەگرتایە مەلا بەختیار تۆ 90 خەزاری ئەگرت دێ ئەمە منافاتی هەست تەزادی هەست تەکە ئیدعایە کە تۆ کاریزماتیک بووگی ڕێگەی بازدانە بووگە ڕێگەی بازدانە چییە تۆ کامەسەر ڕێبازەکەت ئەمە ئەوەسە لێتانی ئەشارنەوە ئەمە ئەوەسە لە خەڵکی ئەشارنەوە گەماڕۆی ئێوەیان داگە وە مشتی خوێڕی و قەحبە و ماساوکەر لە ژێرە ناوە جەلال گەورە بوو نەوە گەورە بوو مەلا مچە گەورە بوو مەسە گەورەس تەوەجۆتان کرد داستانەکە ئەمەسە وەلێ ئەو ژنە ئێشێ زووخاو بخوات و حناق بخوات غەم بخوات و دەرد بخوات و وەحاشیە بیخەن پێی وابێ دۆڕاوتەرین ئینسانی سەرڕووی کۆرەی زەمین بووگە دۆڕا
لصداقة ولقارمانيتي ولمبارزة حيث درناي خلق حزي بيناك هركا حيزو دزو جاشو كون جاشو بشرفيت بحر بيجيجا كسي شو بجري نامينتو دائما يعطاك لقل من لازم أمريات شون بيكو تجيكي كان بودا قسم لم يعنقانا كوجم لين السنباني روش ميتنا تشو مقبحاتي باش مدتي استمتشم فتري بو مواجهة جا أزانن زۆڵیەکەی جەلال لەکوێ بوو زۆڵیەکەی جەلال لەوێ بوو بین ئەم و مەلا بەختیار شێویە ئەمە یەک دوو زۆڵیەکەی مام جەلال لەوێ بوو ڕووی مەلا بەختیاری لە ئاڵای شۆڕش هاورد و خستیوە ناوی یەکێتی زۆڵیەکەی مام جەلال لەکوێ بوو لەوە بوو کە هات کەنیشکەکەی ئەمەی خواست بۆ بافەڵق بەناو کوڕی ئەمە گشتی خودەی مام جەلالە بۆ چون مام جەلال بنەقنی بۆش و مشکلاتە فرێ لە قنیا و ئەگەر ئەمانە هەڵبسیان و لە ئتفاقاتە 91 تا 2003 جەلال خۆی نەئەگرت لە سلێمانیە نەئەگرت لە سلێمانی بۆیە بە تموحێکی بچووک ڕێگەیەکی سەخت کە ئەمانە قەرار بوو بڕۆن پێیوتن ناگەن بێ ئەمتانە بێبم بۆیە بە هەر کەسێک ئێژن وەختی پات خستە ناوە مەیدانێک بزانە ئامانجەکەت چییە پێدوانە بێ وەحمت هەسا ئەگەر زانیت ئامانجەکەت چییە هەر هەڵس و کەوتێک کە ئەیکەی لە چوارچێوەی ئامانجەکەت بۆ درێژخایەن ئەیکەی ئەگەر تۆ خۆتت دانیاگە ببی بە سەرۆکە شۆڕشێ 20 ساڵی تر هەر لە ئیستەوە وەکو سەرۆکی شۆڕشی هەڵس و کەوتەکەی وەکو سەرۆکی شۆڕشی بەرنامەکەی کێشەی ئەمسالە ڕووناکە شێخ جەناب ئەوە و گەسە کە نەقشە فقط ئینقلابی بۆ خۆیان قائل وگن نەقشە ڕەهبەر بۆ خۆیان قائل نەوگن نەقشە ئەوەی کە بەغابێر نەژێری دەستیان بۆ خۆیان قائل نەوگن بۆیە وەختە خۆی بەخواستنە کەنیشکەکەی بۆ باڤڵ قەرەبوو ئەکرێتەوە یعنی ساکتیەکەن ڕووناک ساکتەکەن مەلا بەختیاریش بە بردنە ناوی یەکێتی و دانە یەکسری پۆستە ئەلەکی تحت ناوە ڕێکخراوە دموکراتیەکان کە بتوانێت دەستی بێت لە فەسادە مەردمە کووردا و لێو دوابینێنە ملی تەتمیعی یەکەن دوو پۆتەنسیێڵ کە ئەیان توانی بنکۆڵە تەکتەکە ئەمانە هەڵتەکێنن هەرتکیان شارین هێزە عەشایری نیە لە پشتیانە دیاردەیە مۆدەرنە دنیای ئەمڕۆن وەڕێک چهرەیە دنیای ئەمڕۆن ئەی مەلا بەختیار جەنگجارێک ڕۆشت بوویت لەوێ بوون خۆی و شێعەلی لە ژوورێکی زۆر بچووک بەخوا 2 مەتر نابوو ژوورەکە یعنی هەرجێی هەردووکیان ئەگەر ببێتەوە بە باڵکەوتوێتی لە یاخسەمەر لەوێ بوون لە ناو سچنەکە یعنی بڵێن شتێکی دیاریکرای ناوە دەرێ قسەی احتیادی و باسی تەنزیمات و شتیان نەبوو باسی ئەوانەیە کرد جاری وایە ئەگەر مەجال نەبووە چووکە خەڵکمان بە دیارەوە دانیشت کونێکی ئەوە نەشی تیا بوو لە کونەکەەوە دایمەنێکێکە لەوێ ئاوەستا بوو یعنی نەدەتوانی کەلیمەیە بڵێ زیاوکە تەسەور ناکەم یعنی ئێمە ئەمانتوانی وەختی خۆی لە سجی کاکەدار و قسە بکەین جربە بکەین پێ بکەین شتێ بکەین لەوێن ئەوەشمان ناتوانین بکەین زۆر حاقد بوون بەرامبەر مام جەلال نا کاک نەوشیروان زۆر حاقد بوون بەرامبەر لە دوایە 63 ئادرکۆک قیاسی ئەکا بە سجن بەعسێک کە دارۆ و شەهاب ئێدامەکەن ئێژێ لە سجنەکەی بەعسافرە ئازاد بووین پێەکەنین گیان ئەهێشتین قسەی نهێنیمانە کرد فرەکارێکمانە کرد لە سجنە یەکێتیە چاودێر دائەنێن بۆ ژنێک کە بڕوە پیاوەکەی لە سجنە بوێنیت کورە هەر بێشەرەف گیرام ئەمانە خۆشەویستە یەکتری ون تامەزرۆی ماچێک بواەنە لە یەکتری بێشەرەف تو بە ئەندازەی ڕژیمە بەعسیش نەوگیت کە چۆری ئەکات ئەو 10 دقیقە نیم ساعەتە دیلیشی گرتگە چۆری کا لەگەڵ ژنەکەی لەگەڵ مەعشوقەکەیە چە ئەو ژنەوا لە دەرەوە هیوای بمێنێ بەم پیاگە چە ئەم پیاگە هیوای بمێنێ بەو ژنە
ئاخە بێشەرەف تو ئەمەویتە واتە کرد بە ئەقلیمە کوردستان بۆیە داڵە کەرخوەرەکانە منتەسەبە بە ئێوە ئیستەیش خەریکن مردمە کورد ئەدڕن ئێوە بەناوە ئەقلیمە کوردستان و جەستەیە کوردتان هەزار پارە کرد و خەڵکە ئێمەتان بە بارم تەگرتگە و بە ئادرسە ئینحرافی ئەیان هەنێرن ئێوە ئەوەسە ڕووناکە شێخ جەناب لە زاویەی نگاه ژنێک و خەریکم ئێوە قزاوەتەکەم ژنێکی ئینقلابی نە ژنێکی زەرفشۆری ناوی ماڵ ئینقلابی ئێستا بەحسەکە کە هەستەکانە ئاڵای شۆڕش لە سلێمانی هەڵەسێنێتەوە ڕێکخراوەکانی هەڵەسێنێتەوە کۆمەڵە سەقافیەکان تەبدیل ئەکات بە ڕێکخراوەی نهێنی ئاڵای شۆڕش تا جێگەیەک کە هەرشانۆ ئامادەس گیانی بدات ئەگەر فەرمانی بێبن ئەم کەنیشکە ئێژێ 90,000 فراحانق بوو 90,000 لە چیە ترسیان لە تۆ مەلا بەختیار تۆ مەلا بەختیار بێجگەل لە قەڵەم چیتان هەبوو ئەم لێتان ئەترسیا مەگەر نایەژن 90,000 کاریزماتیک بوو من نایژن وابوو دەی من ئەگەر ئینسانە قودرەتمەندێک بم صاحبە تئۆری بم ڕاست بکەم لەسەر شتێ بەناوە شۆڕش هاتگم لە کێ ئەترسم من لە مقابلەتەکە عەلی خامنەیە ترسم ناوەڵە من بۆ ئەو ڕۆژە ئەگەم عەلی خامنەئی جۆرئەت کا بێت لە بەرامبەر منە قسە بکات لە تەلەڤیزیۆنێکە نە عەلی خامنەئی ئەگەر خۆی بێسەوادە بڕوات باسەوادترین عوقەلای قەومە فارس بێرێ بێریتێ تەلەڤیزیۆن من حازرم ئەوە لەگرا ئێلامەکەم تحدایە دەوڵەتە ئێران و دەوڵەتە عێراق و دەوڵەتە تورکیەکەم تحدایە حکوومەتە ئیقلیمە کوردستانەکەم بڕۆن بەرنارد لەڤی بێرن بەناوە ئێوە قسە بکات لەسەر کورد و کوردایەتی و کوردیەت ئێمە منازرە و مناقشە بکەین لە ناوە تەلەڤیزیۆنە پەخشە مستەقیم دەی تۆ چۆن نەوە ئەترسی لە مەلا بەختیار چییە مەلا بەختیار چی پێیەکە مەلا بەختیارە کە کاریزمای هەز ئەتوانی ئەندامەکان بەر عەلەیهە ئێوە هەڵسێنێت ئێوە نیێستان ئەوە ئەتوانێت قسە بکات ڕووناکی شێخ جەنابە ئەتوانێت تەئسیردا بنێت تۆ ناتوانێت تەئسیردا بنێ ڕووناک ئەتوانێت هەستەی شاراوە دروستکە بێ شەرەف تۆ ناتوانی یەک کەس جەزب بکەی بە خۆتۆ یەک کەس ناتوانی بە خۆتۆ جەزب بکەی بینوسێنی ئەوەی باسە ئێوە ئەکات باسە دەورانە پوڵداری و فاسدیدان ئەکا وا لە ڕێگەی ئێوەوە پوڵی خواردگە یەک نەفەر لەمانەی پولی لە ئێوە خواردگە ناتوانێت ساعەتی وەسفی گەورەی ئێوە بکات بێت بێژێ ئێوە کێ بوون بێت بێژێ خاتراتە ئێوە چی بوو چۆن ئینسانهای گەورەیەک بوون من تەحەداتانەکەم نەوشیروان ویستان و نەوشیروان دۆستان و نەوشیروان خوازان و نەوشیروان بازان حەپە حەپتان نەیەت ها لەگەڵ منە تەرەفن کوڕی بێران مەیدانە دفاعی لێ بکە بە ئەستدلالۆ بە ئەستدلال و دفاعی لێ بکە دەروێش مەروێش بازی دەرنێری ها بە زوانە عاتەفی قسە نەکەی ها حەزی پێیەکەم و عاشقیم و بەڕاستی 10,000 قەشەنگێک و نەنا تۆ بێژە دەقیقەن ڕۆڵە ئەو لە شۆڕشا چ بوو چۆن ڕەهبەرە کاریزماتیک بوو لە مەلا بەختیارە ترسێت لە ڕووناکە شێخ جەنابە ترسێت خاستان کرد بەو دوو کەسە ها لەگرا مەلا بەختیاریش زوڵمی کردگە لە حەق ئەم ژنە نەیخوێنگەسۆ بازیەکەی نەخوێنگەسۆ ئەم ژنە خەیلێ دەم کوتکریاگە حەقێسی دانەوە دانەتان هەڵتەکێنێت حەقێسی نابوو دەگەشتتان بکات حەقێسی ئینتقامە بەر و دوایە ئەم مردمتانە لێ بسێنێت و حەقێسی بوێتۆ ڕەهبەرە ئەو مردمە لە بەرامبەرە ئێوە وا تەمەنێک ئەم ژنەتانە ئێوە نابوت کرد بە 10,000 نادروسەکانە دەوروبەرتانە و وا گشتیان بە یمنە ناوپایان بە هەرچی گەین وەلێ ئەم ژنە بە حس ئینقلابی خۆی سەرکوب بوو نوشوان کویانە کات و بڕیاری ئیعدامیە بە 61 کەس لەو 63 کەس ناوەکەی نازانم لە یادم نیە ئێستا ئەو کابرایاڵێ من نە یعنی 62 ئەڵێن بەڵێ یەکێکیان ئەڵێ نەخێر ئیعدامی کە مام جەلال نەهێشت
آخر جار ترى آخر جار شون مواجهة ما تلك شو ما يوتين راكن شون راكن يمدقات شون كنوا بحب كليل داخل أبو وتيان رسمي كليلك وأيني بومان بين لبسر وباشا ببيترسوي والله نازم تجيبوا اسدا بس رسمك يعني هي كليلة كان نامه كليلي او صاحيني شي بيهوبو رقم بس رقم نو رقم دا اوا هنا يتلقى ما مستا لقى كمال خلاخيا بيكو تشوين بيكو انا او خوي تشو بوي دروس كردو من شو كان متواني مختفي بو درسي كردو هنا وبومبرت لناو درقاء أو روجا كتوم لناو درقاء هل أوين نما أبو جلم لبلان بيوان رقم الصوت مئستا خمرودة كمان أقر وابكن داد الروناك أو تسويريتو تسويريك وجلال نوشيروان الدخزار حكومة إقليمو أحزاب منتسبة بكرد برساختي الدسقاقل أمنيتي ولا إقليم كردستان توا قوادي وكو حمي حاجي محمود قوادي وكو سراني يكيتي بافتخار نوكر دولة إيران وإطلاعاتين ونايشارنو كم الزور دسقاقل إطلاعاتين لتسوير تو أترسيان ما متوجهت كم أويك أمانة مشت الدهاتية كرو قاتر ناي فهمن تسوير أنتيغونا وتراجدية أنتيغونا وقت لبرامبر پادشاه هاويسيا پادشاه وتي كسي خودكشي كردگا كسي انتحاري كردگا جنازي ناوي لنا وقبرسانا ويتو اشي لجنگلا درندبي خواد وتي برامة تو لقانون خود تبعيتك من لقانون الدلم ومن لمرامبر تو قانون دسلات تا اويسم والجنازي برام لم قبرستان خاككم انتيغونا لبرام متناهيكا لبرامبرنا متناهيكا كدولة بو وسطا انتيغونا بو بتسوير تاريخ وكباو كالسيدوان كالمقابل قدر خداوان داويسيا تو جنيكي انقلابي لبرامبرن والدخزار وجلالة للزندان كردايتية يكتية وحبس انفرادي بو ايوين ابشكني جنيكيان بشكني هاواري كروتم كانو خيل تسوير خطرناك خيلي خطرناك بويا ايشي تتميع بچوكيان كردايتا بيان خنكان دايتا دوران تو نمايا تا كس قيلتو نقرتايا تسويرتو خيلي خطرناك نود خزارو جلال الدالة كرخور مشيايا تراتين يان لمسحنا كردايا تسويري كنشكيكي انقلابي خلق شار السليماني واشوكيان قرتقا لبر اوي چار اقلي ناكن چار مبارزه ام دو جوان ناكن دو جوان شاري دو جوان به همه چیز كرياغ ام سرزمين ايما لقلكومي مشتي حانق الدهاتي برساختي دسقاقل استخباراتيا تسويرتو اكوشن بيمو كليلك او رجا بالطريقيكي وا هي تفتيشي كان كتب يتر والله والحاصل قال معه يتر بنات مو سليماني او روجي كراكن من لقل كمال قراخيا لماليهم قوا ايواري روجا اقادا بش كل راسي والله ايواري بلاك يبو وكاك حساني نوا او تكسيب يبو يمي هالقرتو برديني چون لوي عقاليكي باجو سين هل نبو من يان قرانه وتيان توتيكي بمشو لم تشتو دريا تبرو رو مالو اماتي تدوي باش فتري جواب ما بواد وتيان انجيلاوتو يتر من ملا باختيار مندي ودوتا شوارصاب لو جر چوكا كاراتيك نارديان بمفرين سليمانية كيتي كرتيك نارديان يكيتي قارمان يكيتي بشرف او كنيشك برفيني بيكوجيت
كڕەتی یەکێتی هات ڕووناکە شێخ جەناب بڕفێنێ بیکوژێ ڕووناکە شێخ جەنابێ وا شووەکەیان گرتگەوە لە حەبسە نایبێنێت حەبسە پێشمەرگەی قارەمان وا خۆی مەخفیە لەگەڵ ڕژیمە بەعسا خەریکە شەڕەکە لە شارە سلێمانی ئەمە نەبووە سلێمانی تا شەسیەکە بوو خەیلێ جەرگی گەرەک و کەنیشکێ وایی تا و لە ناو شارە سلێمانیا بە مەخفی لەگەڵ دەوڵەتە عێراقا شەڕە کردایە دەوڵەتە عێراق ئەو بێشەرەفانەی قوندیل وا قونیان دیل و بەریشیان دیل و لە قوندیل ئەوانە لە قوندیل هاتن کەنیشکێ لە شار بکوژن ئینقلابیە لە شار بکوژن خەریکە باسیەکە بعد چۆن جەلە وەرگەنەوە دوو یەک ناڕوات دەسماچکەریە ئەمانە جۆری ئەم کشینانە پاکاتۆ تا جەلە وەرگە دەرنەکەفێ چ بێشەرەفە داڵە کەرخوەرێک بووگە تا دەرنەکەفێ جا تۆ فکرەکەی بازیەکە ئاواسە بازی ئستخباراتیە میتە تورکیە و وەها پەڵەبجێ و داگەنەختن یەکتری و قوبا دەدا لە پاڤڵۆ لە کاتێکا کە تۆ نازانی کەسانی ئاوە لەو سەرزەمینە مەوجود و گەرەکیانە سەحنەیە بازی بۆ کوێ بە هەنێرن کە تۆ کوێ نەوێنیت پێم زانی کوڕەمان ئاوەتی برام تا دیدی کرد تینە خەڵەتابی بەلای خوشک و کە سوکاری من هەبچی ئێستر دەقیقە نەمانزانی ئاوات کێ تهدید کرد جەلالی تهدید کردیان نەوەدە خەزان معلوم نییە دوای ئەوە من خۆم بووم بە مەسئولی تەنزیماتی ناوشار لەگەڵ مەجموعەیە کەسا لەگەڵ مامساعدە لەگەڵ کەمام قەلاقیە لەگەڵ کوڕێک بوونای سەردار بوو چوار هەرچی تەنزیمات نەبووین خۆ ئێمە هەڵقاتی سەقافی بووین یەک تەنزیممان نەبوو هەموویمان کرد بە تەنزیم هەموویمان تەنزیم کرد هەموویمان ڕێخست جوان و ڕێکوبێت وامان لێکرد بووین بە تەنزیمەیە بمان و تا خۆتان بتەقێنەوەیان کرد دوای گرتنی ئەوان دەستمان کرد بەو ئیشە خب بۆ یەکێتی گەرەکی بیڕفێنێ بیکوژێت لەبەر خاتری ئەوەی ئەمە ئینسانە ئینقلابیە کە تەوانی هەست کەسانێکی تر وەکو خۆی بکاتە ئینقلابی کەنیشکێکە ئەتوانێت دەیان کەس بکاتە ئینقلابی ئەم بیان کاتە ئینقلابی بوونە سوتەمەنی جەلال ئەحساسە خەتەر لەم ڕاهبەرە کە ئەمە ڕاهبەر ئەمە ڕاهبەرە ئەگەر ئەم بوێت خۆ ئەو دەرناکەوێت ئەم وەکو سەگ لێیان نەترسی ئەمانە ئێشێ بکوژێت تا ئەوانیش لە بێدەرەتانیا کە ئەمان کردنیان و ئینقلابی بوون و سەربازە ئەوەسە زۆریە جەلال تاڵەبانی ئەمەسە داڵە کەرخوەری ئەمەسە کەمتاری ئەمەسە کێ چهرەیە ئەمانەی تەخریب کرد یەکێتی کێنەی هەشمەلا بەختیار هیچ وەخت گەورە بێ هیچ کەسێ جددی نایگرێت یەکێتی کێ ئەم ژنەی وە پەراوێز خست دەسی بردووە ئزدواجەکە لەگەڵ پاڤڵا خەفەیکە یەکێتی بۆیە ویستیان من بگرن پێشەوە منیان نەتوانی بکرێت لەگەڵ مەلا بەختیارە بم لە ژووری تا دەبێت بەس کە دوایی بیستیان من چیەکەم ئیتر لە منیش خۆش نەبوو نامەیەکیان بۆ نووسن بۆیانە دوایی بیستیان من چیەکەم لە منیش خۆش نەبوون یانە زانیان کە منیش تەوانە ڕەهبەریەتم هەست زانیان تەوانە جەزبە مەردەمم هەست وەلی خۆیان نیسیان هەر ئینسانێک پیای گەورەیەک وایە خۆشناو وایە خەڵک حەزی پێ بکردایە چهرەیەکی کاریزماتیکە ئینقلابی بووایە ئەمانەیان کوشت شنگ و پاقازە و بێدایک و باوک وەکو ئەو خوێڕیانەی سەرکردایەتی کۆن ئەشێ بمێنێتەوە وەکو حامی ئاجیغالی وا $10 ملیۆن بۆ کەم کردووە و پەلەپەل چووە لای وەها پەڵەوجەی وتی تخوا بەشکم یە کارێ بکەی $10 ملیۆن $10 ملیۆن دینارەکەم بەنەوە وەهابیش بەلالێوێ کۆچمانی سەگخوەر بووگە بۆ یەکاتە 7,000 ببەخشن 7 ملیۆن سەخیفی ئاوە ئامی عاجیغالی من ئیمزای کاڵێ ناکەین ئەو بەن بەزڵنیە ئیمزای ناکەین
نامی دووەمیان بۆ نووسن ئیمزای ناکەین، نامی چوارەمیان بۆ نووسن ئیمزای ناکەین. دوای تەنزیماتی ئاڵای شۆڕشی سلەیمانی ئەمەی کە هەبوو جابیان بۆ نێڵە بابە ئیمزای بکەن. خۆ ڕووناکە شێخ جەناب ئێشێ ئیستە تەڵاقی سندوێ لە مەلا بەختیار ڕقی وێ بەرامبەر بە مەلا بەختیار، بەڵام لەگرا خەریکە حەقیقەتێژێ ژێ چوار پەنج نامەی ئەعترافیان بۆیان هەنار کە ئیمزایان کەن تالیان ببورن، ئیمزایان نەکرد. تەنزیماتە ناوە شارە سلێمانی ئاڵای شۆڕش داوایان لێکردن وتیان کاکە ئیمزایکن. خۆ ئەمانە لەگەڵ بەعسادا ئەنیشن، ئەمانە یەکێتین ئیمزایکن بۆیان. ئێژێ ئیمزایان کرد، وەزعەکە خاس نەبوو، خراوتر بوو، کوشتنیان. تاوەکو سەنەدە تاریخی بە عنوانە خیانەت بڵاوی کەنۆ لێیان. بێ شەرەف لە قەرنە 16هەم و لە قەرنە 17هەم و لە فەڕەنسە میشل فۆکۆ ئێژێ ئێعترافگیری قبول نەکریا، چون لە کاتە ئێعترافگیریە ئەشکەنجە کریا و ئەشکەنجێ عنی 1000 پارەکردنە مەرگ. لذا ئێعتراف مجرم بە جۆرم بە تەنهایی کافی نەبوو بۆ ئیسبات جۆرم، بۆیە مەشایە بە شوێنە شەواهد و مەدارەکە مختلفێکی تر بگەڕێنە. بێ شەرەف ئێوە تحتە ناوی یەکێتی بازی و کردنەبوونە ماڵە حیزە ئێوە کناوتان یابوو کورد یعنی دەسەڵاتە خۆتان فرە کەستان کوشت. وەلی ئەتانزانی مۆحرەیە ئینقلابیەکانێ وەکو ڕووناکە شێخ جەناب خەیلی سەنگینە و یەخەتان پێ ئەگری لەم تاریخە. ئەها من یەخەتانم پێگرکە، من ڕووناکە شێخ جەناب و ئەمسالە ڕووناکە شێخ جەنابەکان تا بەر لەوەی بمرن خڵات گەورەی شۆڕژگیریان پێدەم و تەمامیەتە قودرەتە خۆم بەکار ئەوەم بیان نێمە سەر ئەو جێگەی کە لیاقەتیان دەستکێشی بوون تا سابەتی بکەم دەورانە مەردایەتی ماگە، هەر خاسە تا سابەتی بکەم ئەوەی خاس و دروس و بردیوە و ئێوەی بێشەرەف نەتان بردۆ. ئەگەر لە ناوە قەبرەکانتانە تفباران نەکریان و سەر لە نوێ مێژووی قێزەونتان بە قەوڵە ئینگلیسیەکان دیگینگ نەکریا، ورد و درسی لێ نەهاوریا دەر، ئەو جار عەکسەکانتان ڕەجم نەکریا بەدەسە ئەم ملەتە کوردە، لە ئێوە سەخیفتر و داڵە کەرخوەرتر وم. بێ شەرەفانە منتەسەبە بە کورد، بێ شەرەفانە بەرساختەی دەستگاهە ئستخباراتی. وا لەم خەڵکە مەجیدە ئێمە و لە ئێمەمانان ئیمانتان کوشت، مەردانەگیتان کوشت، شکۆتان کوشت، هەیبەتتان کوشت، ئێمەتان سست کرد، ئەژنۆمان سست بوو، کنواڕیمان بە قیافەی کەسیفە بۆگەنە بێعەقڵە سەخیفە بێشکۆیە بێهەیبەتە. ئێوە خوێڕینە، ئێوە لە هیچ مەیدانێکە سەر نەکەوتن. بێژەران و پسپۆڕانە بوارە شەڕێژن، هەر وەختی شەڕ بەڕەسی ئەکەن، بەڕەسیە سیاسەت مەدارانێ بکەن کە شەڕیان هەڵگیرساند. شکستی هەر شەڕێک تحلیل مەکەن دوای ئەوەی کە شکستە نظامی بوو، چون ئەیخەنە ئوهدەی فەرمەندەهانە نظامی لە کاتێکە لە ئەسڵا سیاسەت مەدارەکان و گن کە شەڕیان ئشتباهی دەست پێ کردگە و نەیانزانیگە. ئێوە ماکتانە ئێمە بێنە سەرتان و هەمیشە شکست خواردەکانە تێقوچەرە نۆکەرە مەردمە مزورە مەردم حەزوە نۆکەری کەر. لەفتەی جوان ڕۆئەیوت ئەوسا قشرێبوون پیانەوتن نۆکەر، تفەنگێکیان پێدان و تەزوێحێکی باغە و خەنجەرێ ئەڕوویە بەردەمە بۆرە پیاگ، ئەڕوویە بەردەمە ڕعیەت ئەیوت ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم. صاحبی تفەنگ و تەزوێ و خەنجەرم یعنی ئەمە مەشروعیەتە، تفەنگەکە و تەزوێحەک و خەنجەرەکە شەرعیەتە. ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم عنوانە تایتڵە وەکو جەلال، وەکو مەسعود، وەکو مەلامچە، وەکو ئەم گەوادانەی کە بە ئیفتخار و ئێژن نۆکەرە دەوڵەتە ئێرانی. ئەی تۆ نازانی بەندە نۆکەرم، صاحبی تفەنگ و تەزوێ و خەنجەرم، خزمەتکار ئاغای سەروەرم، باوە حیز هەڵسە بکەوە بەرم. هێوە هەرەوەنە بۆ ئەم مەردمی ئێمە، ئەم مەردمی ئێمە خوێڕی توولە ڕعیەت، وەکو تۆ توولە ڕعیەت و بێدایک و باوک نەوگن، لە تەکیە و خانەقا و چڵکاوە دەروێش گەورە نەوگن. ئەم مەردمە ئێمە ئینسانە کوردیە مەچە قارەمان و گنوا لە سەرزەمینە خۆیانە فەڵەک نەیتوانی گە قامکات بۆ درێژکات و ئێوە بە پرۆژە و بە بەرنامە و بە هاتوو هوریا کردن و بە چکۆلەکردن و بە مێژووی ساختە
ئەم مردمتانە نابوت کرد بە کوشتنە هەیکەلە کەسانێک و واقعیەتە کەسانێک وەکو ڕووناکە شێخ جەناب کچە کوردە قارەمانە ئینقلابیە دەهەیە هەفتا حاڵیت بوو قنگ سیلیکۆنیە مەمک سیلیکۆنیە فاسدە وایە گرا خوەرە دەم و چاو بۆیە کەرینە فاسدینە خەڵک لەگەڵ حکوومەتی بەعسا ئەم ئاعتراف و ئیمزایاکە بیکەنێوە هیچ بۆ پتان کوژ ئیتر دوای ئەو نامەیە کە ڕەنگە زۆرتاندی بێتەن ئەو نامەیە ئیمزاکەن ئەو نامەیە کە ئیمزاکەن ئیتر دوای ئەوە خراپتریان بەسەرهێنن خۆ نەبێ بۆ نامەیە لیان ڕازی بوو بێتن حەبسی ئینفرادی بەشەریان نەدیوە خواردنیان بە جوانی نیاونەتێ چوو زالم یعنی چی ئەبینی لە فلیمە ئەمان بەسەرەوانیانە تۆپڕ کرد ئیتر ئەنفال کرا قاسمە هین نەما یاخسەمەر نەما سەرکردایەتی هەموو ڕایان کرد هاتنە قاسمە ڕەش ئەمیش بە سجنی ئەیان سوڕانەوە بەشار و دێ بەدێ لەگەڵ خۆیانە اینجا دوایی هێنان ڕووناکانمە شێخ جەناب نە لەیلا قاسم نە هەیکەلهای فوتێکریاگە بەرساختەیە تحتە ناو ژنانە قەهرەمان هیچ کامیان بە ئەندازەی 1000 متۆیان نەکردگە تۆ نەمردگی خۆشبەختانەوە ئێمە زانیمان بە تۆ من نازانم تۆ ئیستە چیت و کەیت چیت پێهاتکە بەڵام هەر ئەمەی کە گوزارشە سادقانە لەو دەورانە ئەدەی و لەو دەورانە انقلابیگەریە خۆتیە ئەدەی بارك الله ئافرین و هەیکەلە تۆ نە ئەبێ لەبین بچێت نە ئەبێ فەرامۆش بکرێت و نە ئەبێت تەکسیر نەوێتەوە ئێمە لەم سەرزەمینە ژن و پیاگمان نییە تۆ قارەمانێک بووگیت لەگەڵ تەمامە کەمبوودەکانێک کە ئەتوانێت بەرپەنگهایەکە بۆ مردمە ئێمە دروستکریاگە و لە کنارە ئەوە بۆ ئینسانە ژن دروستکریاگە بە عەقڵیەتێکە بۆیان دروست کردگە ئینسان گەورەیەکوکی لە پشتی قاسمەڕەشۆ دێک کە بۆ عێراق بوو لەوێ ژوورێکیان بۆ کرد و خسیانە ناو ژوورەکەەوە جا لە ئەنفالە شێ عەلی و مامۆستا پشکۆڕایان کرد ئەوان دەرچوون بۆی ئەمنە وام لە هات لە سەیمانیشان نەمتوانی دانیشم بە مختەفێتیش کرەڵسان چوون بۆ هین بۆ ئێران بۆ ئێران بۆ زێوێ لە زێوێ لەوێ مخەیەمێکی لێبوو یعنی چووینە ئەوێ دانیشتی بە خۆمان چەند وەخت 4 ساڵ زیاتر هەتا بەر نەوەڵا لەگەڵ هەڵکردنیانە بوو ئاگاشم لێ نەبوو هەر وەکو من دراوسیان بم وابوو من لە سوید بووم کاتی ئاوڕۆمایە و ئاوای شۆڕشتووە ناو زەحمەت کێشانە من لە داخیەوە وازم ئێستا وشم مەلا بەختیار غەدری کردگە لەم ژنە ئایسە پێدا نەژم غەدرەکەوا لەکوێ ژە من ئاگادار نەبووم ئاڵای شۆڕشیان کردە ناو زەحمەت کێشان وەکو دراوسیە ڕەفتاریان تەکما کرد یعنی وەکو سەرکردایەتی ڕەفتارمیان تەکانە کرد ئای مەلا بەختیار دوو ئینسان بە یەکۆ لە ژێرە سەقفێکا خەریکن گەورە ئەون بە یەک و یەک ڕەوەن دەست پێەکەن ژن و شووی یەکترین دۆست و ڕفیق یەکترین یەکێکیان فرەوە بەرچاوەکەوێ یەکێکیان وە بەرچاو ناکەوێ ئەوە زرنگیە ئەو ئینسانەسە کە بفەهمێ ئەم ئینسانە واڵە پاڵە دەسیا ئیشی وە بەرچاو بکەوێت بە ئەندازەی لیاقەتە خۆی ببینرێت ڕۆڵی پێ بدرێت نەقشی پێ بدرێت نەک ئەوەی کە تۆ حاتەم بەخشی بکەی پێی بدەی خەڵک پێی وابێ تۆ گەورەی کە بەشە ئەو ئەدەی یا چون ئەو ژنت تۆس لە تۆ وەریەگرێت نە بۆ خاتر تەمامن لە حەزاتێکە ئینقلابی بوو بۆ خاترت تەمامە دڵە خۆرپەکان و بۆ خاترت تەمامە تەنزیماتێکە کردی بۆ خاترت تەمامە ئەدەبیاتە ئینقلابیەکە بڵاوی کرد و مەشایە لە پێگەی ڕەحبەرایەتی خۆی وایە و ئێوە بێ تەسمیمە ئەو ئدغام ئەون لە زەحمەت کێشان لەو دێتێنە ناوی یەکێتی سەرەتای اختلافە ئێوە لەوێ دەست پێکات کە نەقشە ئەم ژنە ئینقلابیە بە عنوان ڕەحبەر ناوێنن و ئەوە گەورەترین ئیشتباهە جەنابتە مەشەیە تۆ ئەم تەبلیایە و مەشەیە ڕۆڵ ئەم ژنتانە بە پێ بدایە ڕۆڵی بوو سەر ڕەحبەر بوو سەرکردە بوو و سەرکردەی گەورەیەک بوو ئەو ژنە دەستگاه گشتتان ژیر و خوار کە عقیسی
گشتتان نابود کە حەقیسی لە هێر و ئیبراهیم ئەحمەد هەڵی تەکێنێت تا بنە هەنگڵە تەکتەکە ئەمانە حەقیسی حەقی خۆیسی و ئەگەر کارێکی نەکردگە تا ئینسان گەورەیەک بکە حەقی خۆیسی هەموو شتێکێ زۆر زۆر دژیم ئێستاش دژیم هەموو یەکێک لە ئایلەیەکی ئەم شارە ئامادە بوو خۆی با بە کوشت لە پێناوی چڵێداری ئەم وڵاتەیە ئێستا نە ئێستا پێڵاڵێ با بە بۆ بیکەم ئەها ئێستا پێی بردگە ئەزانی بۆ ڕووناک خانم ئیستە کەس کوردایەتی ناکە چون ئەو ساکە کوردایەتیان ئەکرد جەهان لە ژێرە ئەدەبیاتە ئینقلابیا بوو و ئەمسالی وەکو تۆ بڕواڵەتێکی جوان کە نیشکە شیرینێکی شاری تەمامە گیانی خسکەسە سەر لە پەدەسی و خەریکە ئینقلابی گەریەکە حتا ئەگەر خام حتا ئەگەر تێنەگەیشتوانە لە مەتن مارکسیزم بەڵام گەرەکی بیگۆڕێت بە گوێرەی خانەشە خۆی و دەرکە خۆی لە دنیای ئەوڕۆ بۆیە ئەو خەڵکە بە چاو پێکەوتنە لەگەڵ تۆ ئەکەوت لەگەڵ تۆە ئەزانی ئەو خەڵکە بۆ ئیمڕۆ ئینتیمای نییە دەقیقەن ئەو بێدایک و باوکانە دانریان کە چهرەیە وەکو تۆ بکوژن ئیستە لەم دەورانە تۆ ڕەونەقە نییە وەلی ئەوان ڕەونەقیانەست گەوادی هەیز و دزی چەپەڵی جندەیی قاحبەیی سیلیکۆ نەخۆکردن ئەمە ئیسە ڕەونەقی ئەست تەبلیغی بۆکەن ئەمە دەورانە تۆ نییە ئیتر کالای تۆ لەمە ناڕوە بۆیە ئەمانە مەشیایە هەیکەلی وەکو تۆیان لەم سەرزەمینە بکوشتایە ئەوە ئەو شتەسە وان نابینرێت ئیستە زانیت بۆ وایان کرد چون ئەگەر وایان نەکردایە ئەو جار تۆ ئەبینریای کالای تۆ ڕەونەقی بوو قەحبە بابی منتەسەبە بە یەکێتی نەهات دەگرا جمێن بابە من لەبەر خاتێوی چارت دەمەم ناکە تو لە سوالکەرێکی مشەخوەری قمسیلیکۆنی نازانم بە چ جورئەتێک و لە بەرامبەر ئێمە قەرارەگری تاقنی پڕکەی لە سرب و لە فیشک نۆکەرە چڵکاو خۆرەکانە دەستگای ئستخباراتە منتەقەوە ئفتخارەکەن بە نۆکەریە دانایی فەڕ داوەشەی بەچکە ڕەعیەت سووک و چروکە بێدایک و باوک خۆ حیزە ئەژداد حیز تۆ هەڕەبتە بە مەردەمێ من نیە معلوم نییە کێ بنەجوولەکەی کێ تۆ لەکوێ هاتکی قەومیەتیان نێشت نیشتیمان پەروەریان نێشت بە غەڵەت تێنەگەیشتن چۆن ئەبێت تەعامل لەگەڵ ئەو نوقتەیە بکەن کەەوە ئەساسی سەرکەوتنیانە چونکە قەومیەت نەبێ من ئینگلیز بم کورد بم فەڕەنسی بم یانی چی شتێکم یەکێکیانە ئەمان ئەویان نێشت ناویان نا دیموکراتیەت بەداخەوە ناویان ناوە دیموکراتیەت کوڕە خەڵک سەریانە بڕی بۆیە کەلیمەیە قسە بکا کاکی برا خەڵک سەریانە بڕی دایک و باوکەکان دانا و کوڕەکان لە بەردەما وا کرا ڕای بژی کوردستان بێ قەزابی ئێستا کوایە من دایکم گوێ لێ بووە ئەڵێ حەزەکەم نانەوایی بکە قەسابی بکە لە مەطعمێکە بۆی بێ بەڵام پێشمەرگە نەبێ چونکە مەسیری نییە کوژرێت کوڕەکە هێجاران کوڕەکە کوژرا ئەیوت کوڕەکانی کەشمەکەم بە قوربانی ئەمە فەرقەکەیە بەخوا دایک هاتۆ بۆ ئەوێ مەیتی کوڕەکەی بردۆ دە جار و توێتی چی کوڕم هەیە بە قوربانی ئەم پێشمەرگانە بێت ئەیکەم بە قوربانی هەمویان ئەزانی بۆ لەبەر خاتریەوەی لەناو کووردا قارەمانێتی بەرزەمل بوون چوکدانەدان یاخیگەری ئەرزش بوو مشتێ سەخیف وەکو نەوەدە خەزار و قاسملو جەلال و ئەم فاسدانە لەگەڵ دەسو دەسەڵۆکە فاسدە بێدایک و باوکەکانیان ئەمسالە مەحمووی سەنگاوی و حمەی حاجی غالی و جافرە شێخ و ئەم فاسدانە وەکو مەسعود و خوێڕیەکانە دەوروبەری کاریان ئەوە بوو وەختی خۆیان نێنە ئەو عەیارە 24 خۆیان تەنەکەن ئاوتەڵایان کردەسە سەریان نرخە عەیارە 24 بێر نەخوارەوە ئەوە بوو ئەوەسە
تا تۆ نەتوانی بە عنوانە مێژووی قەهرەمانێتی وەکو ئەو تایتڵە ئەشرافزاییە بوو و ناپل ئەو نەیبوو و دیگەران بوویان ئەو حاکمە دنیای ئوروپا بوو و دێ نەیبوو هەستی بە کەمبودیە کرد ئەمانە لە جەوهەرە وجودیانە کوردیەتیان نییە یعنی اختیار یعنی دەسەڵات ویستی یعنی سربەست بوون یعنی ئازاد بوون یعنی یاخیگەری نێسیان مشتی چڵقاو خۆرە توولە جوولەکەیە حەلبووگە لە گرای بەرساختی دەستگاگە لە ئەمنیەتین ئەبوایە کالای تۆ بێڕەونەخکەن و بێڕەونەقیان کرد ئمڕۆ کەسێ لە تۆ ئاور ناتۆ لەو سلێمانیە کالای تۆ ڕەونەقی نییە کەچی ئەگەر سلێمانیە بە هەیکەلە کەسانێکی وەکو تۆ کەنیشکە شار سلێمانی بوو ئەگەر قەرار بوو ملەتێکی کورد دروست بوێت نە بە پەیوەندە عەشایری بەڵکە بە چەسبە نەتەوایەتی دروست بوێت ئەو جار تاکە کوڕێکی خانقینی لەگەڵ کەنیشکێکی سلێمانەیە ئەیان توانی ڕەهبەرە مردمێک بن کە پێیان ئێژن ملەت نەهۆز و عەشیرە و قەبیلە و بلادێ و شارۆچکە بەزیزم ئەم مردمی ئێمە بەرەو دوا ئەورێت بەناوە مۆدێرنیزم بەرەو دوا ئەورێت بەناوە پێشکەوتن نەک بەرەوبەر دەست ئەنێنە بینە قاقای ئەوەی جوانیە لە کورد ئەیسێنن و سەخافەت و کۆیلەبوون و دەستەمۆبوون و چەوساوەبوونی پێدەن بابێمە سەر کونهەجەریان خانم ڕووناکە شێخ جەناب تەمامە ئەم نەمایشەی کە ئەیوێنی لە کۆنگرە پەنجێ داڵە کەرخۆرەکان تا ئەم دەڵە یەکشێتی کۆنەکان نەتان خەڵەتێنێ کالای ئێوە کەوتکە سەر ڕەونەق ئەمانە دەورانە کەژیشیان مەشروعیەتیان نەوگە فاسد و بێدایک و باوکوگن فاسد و بێدایک و باوکیان لە ئێمڕۆوە دەرکەوت هیچ مەشروعیەتێکی تاریخیان نییە هیچ مەشروعیەتێکی ئینقلابیان نییە هیچ شەرعیەتێکی قانونیان نییە هیچ شەرعیەتێکی مردمیان نییە وەلی ئێوەمانان هەستان تەمامیەتە هەیکە لە شەرعیەت وا لەلای ئێوە ئەمە ئەو ئادرسە سەواگەرێکیانە بە ئینحرافی بوون و ئێمە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەمامیەتە ئەو شەرعیەتە ئێوە بە تەمامیەتە قودرت لە پشتی ئەوێسی و ئەمما گەڕانەوەی دانەوەی ڕۆڵ بە خەڵکە سەرزەمینە ئێمە کارە ئێمە چون ئێمە خەڵکی ئێمە ئەزانی خۆمان چیمان گەرەکە جا ئەوەی کە ئێمە لێو دوا وتمان چییە و چیمان گەرەکە و چۆن هەڵس و کەوتەکەین تۆ ئەوێنی خەڵک بە حەزاران و بە ملیۆن خۆ ئێداتە دەمی لەبەرەوەی قسەی خەڵک قسەی دەروونە خەڵکە ئێشێ خەڵکوی تابزانی خەڵک چی گەرەکە ئێشێ خۆت بخەیتە جێگەی خەڵک تابزانی خەڵک چی گەرەکە کاورای ساختێکی کڵاو بەردارە فاسدە کوڕە فاسد موچە مشکڵە کورد نییە باڵێ کورد سروەتی گەرەکە ڕفاهی گەرەکە ئەمنیەتی گەرەکە سەربەرزی گەرەکە دەنگدلێری گەرەکە غروری گەرەکە لەبیرە نەچێ ئینگلیسەکان پێیان وابوو بە پارە ئەتوانن گشکە سێبسێنن پەلامار ئەفغانستانیاندا شاه شوجاعیان دانیا تەوتەیان کرد کە قەبایلە ئەفغان چۆک پێدا بدەن بەدەسە خۆیان وتیان ئەڕۆین هەر ئەو کارەی وا بە هیندیەکان کردمان و وا بەقەی جەهان بە ئەفغانەکان ئەیکەین قەبایلە ئەفغان و سەرۆکە قەبایلە ئەفغانیان بان کرد یەکێکیان هەڵبژار وتیان ئەمە لە گشتیان دڕترە ئەمە پارەیەکی پێ ئەدەین و ئەیکەینە وەزیر و ئەو شەڕ ما بەقەی قەبایل ئەکا ناوی ئەلی ئەکبەرخان بوو ئەلی ئەکبەرخان لە نشەستە دووەما تەکە نەمایەندەیە بریتانیا وتی ئەمەی کە تۆ خەریکی ئەیکەی خیانەتە من گەرەکتە من خیانەت کەم وتی بەڵێ نەقشەس ئەلی ئەکبەرخان وتی بێشەرەف نێ لە قاموسە ئەفغانە خیانەت کات بە پوڵ خیانەت کەم بۆ پوڵ ئەی چۆن بژیم لەم دنیا پوڵم گەرەکە بژیم بێ ئابڕوو چۆن لەم دنیا بژیم سەرە نوێنەرە بریتانیای بڕی 4,000 لەشکرە بریتانیای بە برسێتی کێشان لە سەرما کوشتنی
دێو دوای بریتانیایەکان وتیان خوێندنەوەی کولتورە مردمێک ئەڕۆیتە ناوی غەڵەتێکی گەورەس بریتانیا غەڵەتی کرد پێی وابوو ئەرزشەکانە بریتانیا بۆ خەڵکە ئەفغانستان زۆر مهمە بە ئەفغانستان ئێژن graveyard of empires قبرستان ئیمپراتۆریەکان ئێوە خەڵکە ئێمەتان شتەبا خوێنگەس و سەگ و سووتگینە وە دەمە قۆپان ئەپێکردن و قسەی تکراری و مێژوویە نەبووکتان پڕ لە گەوادی بە عینوانە سەروەری کە ئێستەتانە ئیمتدادە ئەو گەوادیەسە خەڵکە ئێمەتان نەمب کرد سەڕ کرد بەرامبەر بە چارە نووسەخۆیی بۆیە لەم سەر و بەندە ئێوە فرە ئەترسن بڕ بخوا مادام هەنگەڵە گەنیکتان کەوتکەسە دەرۆ ناگەهان چەهرەی ڕەحبەرانە مەیدانی وێتە دەرۆ لەمە خەیلی ئەترسن وەلێ من دەسم تێ خستگە وە تێرمیە دەرۆ وە نیشانی ئەدەم وە نایەڵم ئێوە زەد و بەند بکەن لە ناو یەکتریا بێشەرەفینە حاڵیتان بوو کە گۆپاڵە خەڵک دەرهات لە خیزی میرە گەورە ئیتر نامێنێ فیزی ئێوە وا چڵکاو خۆرە گەورەیش نیەن فاسدە بەچکە نۆکەرە دانایی فەر وا سەفەگرن و تەقلە لێ ئەدەن بۆ دانایی فەر بێشکۆی بێحورمەتی بێدەسەڵاتی هیچ و پوچی بێدایکی وە نانە ڕەقە گەورە بووگی وە خەیرە خەڵکی گەورە بووگی کۆنە دڕم مردم نانە خوە نەخوەرە سەر سەفرەی باوک و خۆدانە نیشتەگ هەرچی و پەرچی و خوێڕی حاڵیتان بوو ئەم دەفعە لەگەڵە ئێمە تەرەفن من نایەڵم ئەم ساڵە ڕووناکە شێخ جەنابەکان سەر بنێنەوە و حەسرەتە ولیاقەت خۆیان پێ نەدرێت ئێمە ئیمتدادە ئەو ڕۆڵانینە دەسە تۆڵەی ئەو ڕۆڵانینەوە هاتگین لەم سەرزەمینە و هەڵتانە تەکێنم ئەوەی بە پەکەکە و کۆمەڵە و دموکرات و دەوڵەتە ئێرانی کردم بە ئێوەی شیەکەم خای لێ بنەقمتان هەرەوڵە با بزانیت